عجاج تاوی ناین بە کێبڵێک لە ناوشانی منیدا ئازارێکی زۆری پێگەیاندم. دوای ئەوەی دوێنێ هەینی هەواڵی دەستگیرکردنی عجاج بڵاو کرایەوە، کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بە تایبەت ئەوانەی کە ئەو کار لە قەڵای نوگرە سەلمان بوون ئازارەکانی عجاجیان بینیوە، بڕیاریان داوە سکاڵا تۆمار بکەن لە عجاج لە ڕێگەی دادگایتی هەڵچوونەوەی کەرک و گەرمیانەوە. منە ڕۆمە لای یەکێک لەو کەسانەیە کە ئەو کات تەمەنی 7 ساڵ بووە لە قەڵای نوگرە سەلمان بووە، ئێستا ئەیوێت سکاڵا تۆمار بکات. مامۆستا ڕێبازەگەر بێتەوە ئێرەوە سوپاس دەکەم، باسی ئەو کاتم بۆ بکە کە ئەو کات لە قەڵای نوگرە سەلمان بووی، تەمەنە چەند بووە، ئەو تەعزیبانەی ئەو ئەشکەنجانی کە عجاج بەیەوەی داوە چ شتێکە بۆ کە قەت بیر ناچێتەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. من لێرەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کەسوکاری ئەنفالە کراوان و ڕزگاربووانی زیندانی نوگرە سەلمان دەکەم بۆ ئەم هەواڵە کەەوە هەواڵێکی زۆر خۆشە لە ژیانی ئەمەدا. دیارە عجاج و نوگرە سەلمان دوانەیەکی دانەبڕاون پێکەوە. ئێمە ئەم هەواڵەمان بی زۆر خۆشحاڵ بووین. دیارە ئێمە عجاج لە نوگرە سەلمان کەسێکی زۆر دەڕەندە بووە، سەرپەرشتیاری ئەو زیندانە بووە. ئێستاکەش ئێمە زەبر و زەنگەی بیرمان ناچێتەوە کەوا چۆن تەعادای لێ کردوین، چۆن برسی کردوین، چۆن لێی داوین. من لێرە باسی ئەوە ئەکەم کەوا جارێکیان بەردەم کۆگایەکدا من تێپەڕیم، ئەو کاتە من تەمەنم 7 ساڵ بۆ دیارە لە ناو زیندانەکە مناڵ بووین، لەگەڵ چەند منداڵێکی هاوڕێمە بەدەم کۆگایەکە تێپەڕین. سێ مانگە جلوبەرگی عسکەری لێیە، ئێمەش چوونە ژوورەوە، جلوبەرگە عسکەریەکەمان لەبەر کرد و هاتن دەرەوە بۆ یاری بکەین بە منداڵەکانی هاوڕێشم ویستم بڵێم بێن ئێوەش وا بکەن. ئاوڕمدایەوە سەرەکەم عجاج و تێی خوڕین و تاوینان ڕامان کردە خوارەوە بە پلیکانەکانە، چونکە ئێمە لە ئەو کۆگایە لە سەرەوە بوو لە لای ژوورەکەی عجاج، لەوش ژووری زیندانیە بوو، بەڵام زیندانەکە ئێمە لە خوارەوە بوو. عجاج تاوی ناین بە کێبڵێک لە ناوشانی منیدا ئازارێکی زۆری پێگەیاندم، ڕامان کردە خوارەوە. جا ئێمە هەر کاتێک بیانوتە حەجاجات زۆر ئەترساین، هەموو خۆمەم ئاشاردەوە، بەڵام ئەو کاتە بینێم حەجاج بەدوامەوەی ئەوێ بمگرێ زۆر ترسام. ڕامان کردە خوارەوە. لەوێ حەجاج دیارە کاتی ئەسراحەت و پشودانی بووە، ئەو کاتی هەر کاتێک پشوی وەربکردایە بۆ کەس نەبوو قسەی بکردایە، بۆ کەس نەبوو دەنگەدەنگی بکردایە. ئەو کاتی ئەوەی بینا دیارە زۆر پێبێزار بووە، هاتە خوارەوە. زۆر لە مناڵەکانیدا زۆر ئیدا لێمان هەمومانی لە دایکمان جیا کردەوە، خستمانە شوێنێکی سەر بڵاوەوە لە ناو زیندانەکە. دەرگاکە لەسەر داخستین، هەموو مناڵەکان زیاد لە 50 مناڵە بووین، بەبێ نان بەبێ ئاو تاکو ئێوارە ئێمەی لەوێ هێشتەوە. ئێمە هەموو زۆر ئەترساین، ئەماوەند بووە بیرمانە کردەوە کە جارێکی تر دایکمان نبینینەوە، هەموو ئەگیراین بانگمانە کرد، چونکە لە نێوان ئێمە و ژوورەکەی ئەوەی دایک و کەسوکارمانە تاقە بوو، لەوێ بانگمانە کردایە گیان فریامان بکەون، ئەترسین. ئەوانشی دەسەڵاتێکیان نەبوو، هیچ چارێکیان نەبوو، هەتاوەکو خوار نای لە دڵی ئێوارە ئازادی کردین. باشە، ئەو کاتێک کە عجاج ئەهاتە ناو هۆڵەکانی زیندانەکەەوە ئێوە چیتان نەکرد؟ دیارە ئەگەر کەسوکار بە تایبەت ئەگە بیوێ مناڵێ بترسێنێ، ئەڵێ ئەوە گورگە بۆرەکە هات، ئەوە سەگە ڕەشەکە هات، هەمووی مناڵەکە بترسێنێ. ئێمەش وامان هات بوو، هەر کاتێک بیاوەتایە حەجاجات ئیتر هەموو مناڵێک کوور گەورەکانیش ئیتر هەموو ئەژنۆ ێشکاودا ئانشت و هیچ ناکرد. جا عجاج پیشەی هەمیشەیی بوو، ئاات بە تایبەت ئەو کاتەنێکەوە سەمونەکە تەوزیعکرا، هەر ڕۆژانە کەسێک 2 سەمون 3 سەمونیان پێدا، ئاات بەناو قەعەکانە ئەگەڕیا و سۆندەیەک یا کێبڵێک بەدەستیەوە بوو. یەک کەس نەیوێرا سەری ناوچاو حەجاج بکە، ئەبووی هەموو سەیری خوارەوە بکردایە و سەری شۆڕ بکردایە لەگەڵ ڕێزمە، نەبووە سەر ناوچاوی بکردایە. ئەم سەر خۆشی زۆر ترسناک بوو، بە تایبەت مناڵ ئێمە نەمان ئێوە ها سەری ناوچاوی بکەین. کەسێکی زۆر زلە بوو، شوارەبێکی هەبوو، چوارشانەیەک بوو، جلە عسکەریەکەی قۆڵەکانی هەڵئەکرد هەتاوەکو بان ئانیشکی، زۆر ترسناک بوو. جا ئەر کەسێکیش ئەگەر حرەکەیکی نامۆی بکردایە، حەجاج بە کێبڵەکەی دەسی لێی ئەدا، فەلاقەیە کرد، یان ئەگەر هەر هیچێکی نەکردایە بۆ ئەوەی خۆی چێژی لە لێدان ئەبینی، چێژی لە تەعزیب ئەبینی، بەرە بۆ کەسێک ئەگەر پیر بووە، ئەگەر مناڵ بووە، هەر کەسێک بۆیە لێ ئەدا. ئێمە خۆمان دیارن و کاتە تەمەنە مناڵ بووە، بەڵام بۆمان ئەگەێڕنەوە دایکم و خۆشمان هەندێکمانە بیرە بۆەوەی ئەوەی دایمە ئەگەێڕنەوەمان قەت بیرمان ناچێتەوە. شایەدی مردنی هەندێک کەسین بەدەستی حەجاج. من دادا بەسیمایە لە کەلاری کۆنا مناڵێکی لە باوشیا بووە، حەجاج کێبڵەکەی لەسەری داوە کوشتوێتی،
هەر لەو کاتێک نازانم چەند ڕۆژێک ماوە بەڵام بۆی بە زەبری کێبڵەکەی حەجاج ئەو مناڵە مردووە. شێخ ساڵح هەیە لە گوندی سماق کەسێکی بەتەمەن بووە، حەجاج بە کێبڵ لی داوە، پێم وابێت لە سرێ ئاوا ئەگەر برادران ئەگەر ئەم دەنگی من ئەم ڤیدیۆی من ئەبینم بۆم ڕاستکەنەوە وازم لە سرێ ئاوا بووە، حەجاج بە کێبڵ لی داوە و کوشتوێتی. ئێوە ئێستا بەنیازن سکاڵا تۆمار بکەن لە حەجاج لە دوای دەستگیرکردنی. دیارە ئێمە لە دادگای تێڵچنەوەی کەرک و گەرمیان ئەگە دەرنامەیەکە بەڵاوکردێتەوە لەوێ وتە لە شاید حاڵەکان وەرەگرن سکاڵا وەرەگرن، ئێمەش زۆر بە خۆشحاڵیەوە کە چاوەڕێی ئەو ڕۆژەمانە کرد ڕۆین بەدڵنیاییەوە و کە سوکاری ئەنفەرکراوان کۆنتاکمان لەگەڵێکدا هەیە پەیوەندیمان بەیەکەوە کردووە، هەر کاتێک ئەو دەرگایەمان لێکرایەوە ئەڕۆین سکاڵای خۆمان تۆمارەکەین و بە هیواین ئەو زاڵمە ئەو ستەمکارە سزای تاوانکارەکانی خۆی وەربگرێ. باشە ئەو کاتی کە هەواڵی دەستگیرکردنی حەجاجت 26 هەستێکتە بوو. دیارە من لە ڕێی بەڕێز خولەقەدا کە خێزانەکەی فازیلە مەحموود یەکەم کەسەکە ڕۆیشتووە لەوێ سکاڵای کردو لەسەر سکاڵای ئەوان لەگەڵ دوو بەڕێزی چەمچەماڵیە گیراون. من لە ڕێەوە پێم ئاگداری کردمە وتی با مژدەی خۆش دەمێ زۆر شاگەشکە بووم، زۆرم پێ خۆش بوو، ئێتر نەمەزانی چی بکەم. ئەو کاتە تەنە ئەوە لە دەسەڵاتمان بوو بچم خەبەر دەمە دایکمان و چکلێت و شیرینی دابش بکەین لە نێوان خۆمانە. زۆر هەستێکی خۆشمان بوو، زۆر دڵخۆش بووین کەوا ئێمە ئەوە موتوەکەی ڕوحی ئێمە بوو. ئێستاکەش شەوانە خەو ئەبینین بە زوڵم و زۆرەکەی ئەوە کەوا خەبەریان پێداین کەوا ئەو لە ژیانە ماوە لە عێراق ژووسە دەستگیر کراوە. زۆر بە خۆشحاڵی ئینشاءڵڵا ئێمە ئەڕۆین سکاڵای تۆمارەکەین. باشە دەستەکان خۆش مامۆستا ڕێباز بڵێ وەکەوەی گەبیستی بوون یەکێک بوو لەو کەسانی کە ئەو کات تەمەنی 7 ساڵ بۆ لە قەڵای نوگرە سەلمان بۆ بە چاوەکانی خۆی ئەجاجی بینیوە کە بە کێبڵەکەی دەستی لێی داون و ئازاری داون و ئەشکەنجەی داون. ئێستا ئەمڕۆ دادگای تێڵچوونەوەی کەرک و گەرمیان ئاگانامەیەکی بڵاو کردەوە کە سوکاری ئەنفالکراوان دەتوانن بێنە دادگای تێڵچوونەوەی کەرک و گەرمیان سکاڵا دژی حەجاج تۆمار بکەن.